بەپێی ڕووپێوێکی دەستگای ناوەندی ئاماری عێراق ژمارەی ئۆتۆمبیلەکانی عێراق تا 31/12/2012 گەیشتۆتە 3,830,187 ئۆتۆمبیل. شاری سلێمانی پەرەپێدانی شارەکە لەگەڵ ژمارەی ئۆتۆمبیل و جادەکان هاوکات پەرەناسێنن. کێشە لە نەبوونی سیستمێکە بۆ ڕێخستنی گواستنەوەی هاوڵاتیانە لە ڕێخستنی بەکارهێنانی شەقامە، چۆنەتی بەکارهێنانی شەقام و چۆنەتی بەکارهێنانی ئۆتۆمبیلەکانە. ناوەڕۆکی ماستەرپلانی هاتوچۆی سلێمانی تەواوکاری گشتی ماستەرپلانی سلێمانیە. بیرۆکەکە ئەوە بوو کە ماستەرپلانێکی هاتوچۆ دابڕێت. دانانی ماستەرپلانی هاتوچۆ نابێت تەنها ئامانجی کەمکردنەوەی قەرەباڵغی و گرفتەکانی هاتوچۆ بێت لە هەرێم بەگشتی و سلێمانی بە تایبەتی. ناکرێ بێخوێندنەوە و شیکردنەوەی هۆکارەکانی زیادبوونی قوربانیانی هاتوچۆ و بەردەوامی ئەو قوربانیدانە لە پاڵ زیادبوونی قەیرانی پەنگ خواردنەوەی شەقامەکان لە هەمبەر زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیلەکان دەستەوەستان بین و وەڵامی پێشهاتەکان بە چەند گرفتێکی تێر بدەینەوە لە کاتێکدا لەسەر ئەرزی واقع ژێرخانێکی پتەوی هاتوچۆ بوونی نییە. ئەمەش بەردەوام ئەو خەمەیە کە کاربەدەستانی هەرێمی کوردستان لە هەوڵی بەدیهێنانی چارەسەرێکی تردان جگا لەو چارەسەریانەی کە بە شێوەیەکی کاتی لەلایەن بەڕێوەبەرایەتیە پەیوەندیدارەکانەوە لە چەند ساڵی ڕابردوودا گیراونەتە بەر بە مەبەستی کەمکردنەوەی گرفتی بەردەم هاتوچۆ و سنووردانان بۆ ئەو قوربانە زۆر و زەوەندانەی هاتوچۆ. تازەترین نەخشە و ئەجندای ئەو چارەسەریان نوێیانەش ماستەرپلانی هاتوچۆی شاری سلێمانیە کە دراوەتە کۆمپانیایەکی ئەڵمانی و بەنیازە لە ماوەیەکی دیاریکراودا نەخشەی ئایندەی هاتوچۆی سلێمانی پێشکەشی دەسەڵاتداران کات بۆ ئەوەی کاری لەسەر بکەن. کۆمەڵی کێشەی گەورەمان هەیە لە شاری سلێمانیە. لە هەمووی گرنگتر ئەوەیە کە شاری سلێمانی پەرەپێدانی شارەکە لەگەڵ ژمارەی ئۆتۆمبیل و جادەکان هاوکات پەرەناسێنن. ژمارەی دانیشتوان زیایی کردو لە بەرەوەی لە دەوروبەری شاریشەوە هاتوون. جادەکانمان بەو کاتی کە شارەکە پەرەیسەنەوە تۆ ناتوانانی جادەکان فراوان بکرێت. جادەکان دوا ئەکەوێت. ئەم پرۆسەیەش نەک لە کوردستانەوەیە، لە ئەڵمانیایە، لە پەنجاکانەوە بۆ لە دوای شەڕی دووهەمی جیهانی، لە سوید لە شەستەکانەوە بووە، لە ئەمریکا ئەتوانین بڵین لە سیەکان و لە چلەکانە دوای ناوبانگ بە ئیندوستریالیزم یاخود کە پیشەسازی پێشکەوت خەڵک لە دیەکانەوە هاتنە شارەکان بەو شێوەیە بوو. شەقامەکانی شاری سلێمانی شەقامی باشن لە ڕووی کوالیتی و لە ڕووی پانی و لە ڕووی جۆریەوە شەقامێک گونجاون بۆ گواستنەوە، بەڵام کێشە لە نەبوونی سیستمێکە بۆ ڕێخستنی گواستنەوەی هاوڵاتیانە لە ڕێخستنی بەکارهێنانی شەقامە، چۆنەتی بەکارهێنانی شەقام و چۆنەتی بەکارهێنانی ئۆتۆمبیلەکانە. ئێمە وەک ئەبینرێت بە شێوەیەکی بەردەوام ڕۆژانە زۆربەی هاوڵاتی لەبەر نەبوونی سیستمێکی باشی گواستنەوە کە گواستنەوەی گشتیە پەنادەبەنە بەر ئۆتۆمبیلی تایبەت. ئەمەش پێویستی بە پێداچوونەوە بوو بۆ ئێمەش ئەم پرۆژەیە کە بەشێکی ئەم سێکتەری گواستنەوەی گشتیە کارمان لەسەر کردووە و کەوتینەتە بۆ قۆناغی جێبەجێکردنەوەی. ماستەرپلانی سلێمانی کە لە 2007ەوە داتا و زانیاریەکانی کۆکردبووە، گۆڕانکاریی زۆری بەسەرا هات تا ساڵی 2012. ئەو گۆڕانکاریانە لە زیادبوونێکی پێشماری ژمارەی ئۆتۆمبیلە لە سلێمانیە کە بوو بەهۆی دروستبوونی گیر و گرفت لە هاتوچۆدا. ئەو پلانەی کە ئێمە هەمان بوو بۆ ساڵی 2039 بوو لە ماستەرپلانە، بەڵام ئەو ڕێژەی گەشەکردنەی کە بەتەما بووین و لە ماستەرپلانە دیاریکرابوو کە 3/6 ڕێژەی گەشەی دانیشتوان، ئەوە زۆر زیایی کردووە ئەگەر لەم دابی سوێتان نزیکی 7 بۆتەوە لە ساڵ.
ئەم لەگەڵەوەشە زیادبوونی ژمارەی ئۆتۆمبیل زۆر لەوەش زیاتر بوو. ئەمە بوو بەهۆی دروستبوونی گیر و گرفت لەسەر لە هاتوچۆدا. بیرۆکەکە ئەوە بوو کە ماستەر پلانێکی هاتوچۆ دابڕێت. ناوەڕۆکی ماستەرپلانی هاتوچۆی سلێمانی تەواوکاری گشتی ماستەرپلانی سلێمانیە کە بڕیارە قۆناغەکانی گەشەکردنی سلێمانی تا ساڵی 2039 لەخۆ بگرێت و بەو ئامانجەش چەند بەڕێوەبەراتیەک بە سەرپەرشتی ڕاستەوخۆی پارێزگا لە بۆردێکی تایبەتدا کۆبوونەوە تا لە هەنگاوەکاندا هەماهەنگ و هاوکاری ئەو پرۆسە استراتیژیە بن کە بۆ داهاتووی سلێمانی وەک لێپرساوان دەڵێن بایەخی تایبەتی خۆی دەبێت. خۆم وەکو خۆم باسیەکەم کە لەگەڵ ئەم پرۆژەیە زۆر بە دڵوبەجان ئیشەکەم ومێدم وایە کە من ناڵم لە ساڵێکی ترە چووکم بەس پلانەکەی کە ئێمە بۆماندانا و 500 ڕۆژە حسابی کێمە لە مانگی حوتەوە دەستمان پێکردووە 500 ڕۆژ نزیکەی ساڵ و نیوە دەکا یعنی لە ماوەی 7 مانگە ئێمە بەس پلانەکە ئەتوانین دابنین چونکە مەمە شارێکی گەورەیە تۆ ئەبێت جادە بە جادە حسابی بۆ بکرێ ماڵ بە ماڵ خەڵک کێتە دەرەوە ئێمە بۆچی چین لە دەرگای ماڵانەیە چکم هەموو کەسێک مافی خۆیەتی ئەوزەم جاری کەشباسی ئەوم کردووە هەموو کەسێ مافی خۆیەتی لەبەر ماڵەکەی خۆیوانێ بچێتە سەر ئیشەکەی بچێتە قوتابخانەکەی بچێتە بازار بەپی بە شێوەیەکی ئاسان یا بە شێوەیەکی گونجاو بە زمانای ئەوە نییە هەموو کەسێک ئەبێ بچێت ئۆتۆمبیلەکەی لەبەر دەرگا دابنێ یاخود لەبەر دەرگا کە سواری ئۆتۆمبیلەکەی بوو لە ناو دائیرەکەی داوازێ نەخێر هەوڵ بێرێت مەسەل لە نزیکەکەی قیچەکە با 100 متر بڕوا با 200 متر بڕوا بەڵام ئێمە بتوانین شتێکی وا بکەین کە جادەکان مافی هەموو کەس بێ هەموو کەسێک مافی خۆی وەربگرێ لە جادەکانە چووکم ئەو جادەوبانە کە دروست کراوە وەکو ئەمە ماف وایە هەموو کەسێ مافی خۆیەتی بەسەر و جادەیە بێت و بڕوات و هەمومان ئەبێ یەکسان بین لە هاتوچۆکانمانە لەسەر جادەکان ئەم خاڵە زۆر گرنگە ئەم خاڵە ئێستا لە وڵاتانی پێشکەوتو هەمویان حسابی ئەو ئەکەن من مافی خۆمە لە ماڵی خۆمە و بچمە سەر ئیشەکەم بە کاتێکی گونجاو شەرت نییە کورتترین کات بێ بەڵام کاتێکی گونجاو بێ ئەو کاتە گونجاوەچێ با من بە 10 دقە نەگەم بە چارەکێ بگەم بەڵام بەبێ حسابی ئەو بکەم من 5 دقە زووتر هەڵبستم بۆی بگەمە سەر ئیشەکەم تۆ دووشتی سەرەکی لەکەگرێ یەکیان ژێرخانی هاتوچۆیە کە بریتێ لە شەقام و شۆستە و پردوو یەکتر بڕوو پردی پەڕینەوەی پیادە و تونێلی میترۆی ژێر ئەرزەوی یان میترۆی هەڵواسراوە کە ئێمە نیمانە هێشتا دوانی ئەوەی کە پەیوەندی بە شارەوانیەوە هەیە ئەو ژێرخانی هاتوچۆیە ئەوی تر کە بەڕێوەبردنێتی کە پەیوەندی بە هاتوچۆی بە پۆلیسی هاتوچۆ هەیە لەگەڵ ئەندازەی هاتوچۆ دانانی هێمایی هاتوچۆیە بەڕێوەبردنێتی چاودێرێتی وەکو بە کامیرە بێ یا بە پۆلیس لەگەڵ هۆکارەکانی ڕێخستنی هاتوچۆ سێم لایانی پەیوەندیدار بەم کێشەیەوە گەیاندنە کە سەر بۆ وەزارەتی پۆستە و گەیاندنن ئەوان هێڵی پاسەکان سەربەوانن تەکسیەکان با بڵین هۆکانی گواستنەوەی گشتی ئەوانیش ئەندامیان هەیە لە بۆردی سەرپەرشتی ئەم پرۆژەیە. بۆردی سەرپەرشتیاری ماستەرپلانی تەواوکەری هاتوچۆی شاری سلێمانی بۆردێکە سەرپەرشتی سەرجەم قۆناغەکانی ئەم پلانە دەکات کە وەک دیارە پلانەکە لە ماوەی
بۆ ماوەی 30 ساڵ دادەڕێژێت لە ڕووی هاتوچۆ و پێشخستنی بواری هاتوچۆ و پێشخستنی شێرخانی ئابووری هاتوچۆی شاری سلێمانی. سەرجەمبەرگەکان لە بەستۆی هەموو لایەنەکاندایە. وەکو هاتوچۆ ئێمە بەتایبەت کە لە ڕێخستنی ترافیک مانجمنتەوە ITS سیستم کە ئینتلیجنت ترافیک سیستم ئەمانە بە شێوەیەکی تایبەت ئەکەوێتە ئەستۆی ئەندازەی هاتوچۆ. تەبیعی ئێمە گەر تۆزێ بگەڕینەوە بۆ دواتر ئێمە لە ئێستایا شاری سلێمانی یەکێکی لەو شارانەی کە ماستەر پلانی هەیە. ئەمە ماستەر پلانی شاری سلێمانی ئامادە کردووە لەلایەن شەریکەیەکی ئەڵمانیەوە بۆ ماوەی 25 ساڵ و لە دوای تاوبوونی ماستەر پلانەکە کە ئەتوانم بڵێم لە ساڵی 2010 ماستەر پلانەکە تاوا بوو، ئێمە وەکو شارەوانی سلێمانی کەوتوینەتە قۆناغی جێبەجێکردنی ماستەر پلانەکە. طبعاً پەیوەندی ئەم پرۆژەیەکی ئێستا هەیە درێژکراوی پرۆژەی ماستەر پلانی شاری سلێمانیە. ئەم پرۆژەیەکی ئێستا باسی لێوەکەین پرۆژەی ماستەر پلانی هاتوچووی شاری سلێمانیە بۆ تەکمیلەکردنی ئەو پلانی کە لە ماستەر پلانەکە باسی لێوە کراوە و دانانی پلانێک بۆ تەنزیمکردن و ئیدارەکردنی هاتوچووی شارەکە. طبعاً لە ماستەر پلانەکە بەگشتی سکێچێکی ئەو ماستەر پلانی هاتوچۆ باس کراوە، بەڵام ئێمە لە ئێستایا وردەکاری و تەفاسیلی پلانی هاتوچووی شاری سلێمانی دائەڕێژین کە دیسانەوە لەلایەن شەریکەیەکی ئەڵمانی بە ناوی شەریکەی دکتۆر بێرنەرەوە جێبەجێ ئەکرێت. ئەو ئاڕاستەیی کە ماستەر پلانی هاتوچۆ کاری لەسەر دەکات لە دوای مانگی حوتی 2013ەوە چەند قۆناغێکە، وەک سەرەتاش کۆبوونەوە و دیدار بووە لەگەڵ بەڕێوەبەرایەتیە پەیوەندیدارەکان و پێدانی ئامار و داتای تەواوی جموجۆڵی هاتوچۆ بووە لە شەقامە سەرەکی و لاوەکیەکانی شار و کار ئاسانیکردن بۆ ئەو تیمانەی لە چەند کاتێکی جیاوازدا بە هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان لە نێو گەڕەک و شەقامەکان ئەو ئەرکا بە ئەنجام دەگەیەنن. یەکەمی کۆکردنەوەی زانیاریەکانە، زانیاریەکانیش لە چەند سەرچاوەیەکەوەیەت ئەوانەی کە بەلایەنی پەیوەندیدارەوەکو بەڕێوەبەرایەتیەکان و شارەوانیە هاتوچۆیە تەربیە بڵین پەروەردەیە ئامارە ڕێگاوبانە. ئێمە ئەو زانیارانی کە لامانە یامانە پێیان بە پلان و بە دیزاینەوە هەندێک لەو زانیارانە لە سەر شەقامەکان کۆکرێت و لەگەڵ یەکتر بڕەکان بۆ خۆیان پێی هەڵەسن. هەندێک زانیاریشان پێویستە کە لە ماڵەکانەوە دەستیان کەوێ، ژمارەی دانیشتوانی و ژماری چەند سیارەیان هەیە هەموو ماڵێک و تەمەنی ئەوانەی کە سیارە بەکارهێن و جۆری سیارەکان و چونکە ئێمە هەموو جار بە هەڵا ئەواتی ئەگەین هەموو ئەم ڕووداوانەوە زانین هۆکەی شەقامەکانە. ئەوەی کە ئەحساییە و ئامار لەبەردەستی ئێمایە 16 هۆکاری ڕووداوی هاتوچۆ شەقامە، 84ەکەی هۆکاری تر هەیە. ئێمە وەک سەرەتا کە دەست پێکەین لە سیناریۆی کە پێڵەن سیناریۆی سفر واقعی ئێستای شاری سلێمانی بە پێی ئەو داتایانی کە هەمانەوە پێی ئەو بوونانی کە لەسەر ناو شاری سلێمانی لە ڕێگاکان و لە جادەکانی ناو شەقامەکاندا هەیە ئەخێتە سەر مۆدێلێکی ترافیک. ئەو سیناریۆ ئەدرێتە هەموو لە سیمینارێکە پێشکەش بە هەموو داوم دەستگاکانێک کە شاری سلێمانی بەم شێوەیە کە بەردەوام بێبوونی پلان لە دوای 30 ساڵ چۆن نەبێت. ئەمە سیناریۆیەکە قۆناغی دووەم قۆناغێکی کورتخایەنە کە بۆ ماوەی 5 ساڵ کۆمپانیا هەڵسێ بە دراسەکردن و شیکردنەوە دواتر پێشکەشکردنی سیناریۆی نوێ بۆ چارەسەری ئەو قۆناغە کورتخایەنە. ئەویش باش هەڵسەکانی لە لەژنەی سەپەرشتیاکە بۆردەکەیە
باشترین سینناریۆ هەڵبژێرێت کە خۆی سێ سینناریۆ پێشکەشەکە بەلایەنی کەمەوە لەو سێ سینناریۆ باشترین سینناریۆ هەڵبژێرێت دوایی دەستەکەین بۆ قۆناغی درێژخایەن ئەم قۆناغی درێژخایەنە ئەبێت سەرجەم چارەسەریەکان بۆ ماوەی 30 ساڵ بخاتە پێش بەردەم لژنەی بەرد و پارێزگای سلێمانیەوە ئێمەش ئەو جێبەجێکردنی ئەو پرۆژەیە ئەکەوێتە دوای حکوومەتێک لە دوایەکەکان کە دروزەمن لە شاری سلێمانی یەکێک لە ئیشەکانی ماستەرپلان کە حسابێکەوەشە کە تاسەکان لەکوێ دابنرێت ژمارەی تاسەکان چەند بێت چونکم دانانی تاسە بە پێویستی داهێنرێت ڕەنگە ئێمە ئێستا ئەمڕۆ بە شێوەیەکی تر بێت لەبەروی ماستەرپلانەکەمان نییە کەمە ماستەرپلانمان هەبوو ڕەنگە ژمارەیەکی زۆری بڕێکی زۆری تاسەکانمان لە جێ خۆی بێ پێچکردنەوەکانمان لە جێ خۆی بێ پارکی ئۆتۆمبیل ئێمەیەکێک لە گرنگترین کێشەکانمان کە ئەبێت ماستەرپلان ئیشی لەسەر بکە پارکی ئۆتۆمبیلە ئێمە تا ئێستش ئەگەر بێتە سەر حساب بەم ژمارە زۆری ئۆتۆمبیلەکانی شاری سلێمانیەوە ئەو پارکە فەرمیانەی یاخود ئەو پارکە گشتیانی کە یاخود حکومەت یا خەڵکانێکی پریڤات ئامادەیان کردووە بە پەنجەی دەسەبژێرێن یەکێ لەوانە ئەوەیە بەس خۆی ئەو ئیشانێکی ئێمەکینۆکو لە ماستەرپلانە کۆکردنەوەی داتاکان دوور نەڕۆین ئێمە سێ قۆناغی جایە نەک سێ قۆناغی جایە خو سێ شێوازی جایە ئەماناتوان لە هەمان کاتێشا بن ئەوەی ماڵەکان وەبزان پێشتریش باسمان کرد کەچن لە ماڵ ئەیەن بۆچی بۆی هەموو کەسێک لێت ئەپرسێ تۆ لە ماڵی خۆتا لە ڕۆژانە ئەچیتە دەرەوە بۆکو ئەچیت لە کۆ ئەچیت بۆکو ئەچی زۆربەی کات ئەشپرسرێ بە چ جادێکە ئەڕۆیت کاتەکەت چەنە تۆ لە ماڵەکەتا مناڵی تایە مناڵەکەی بە پێ ئەچێ بۆ قوتابخانەیە بە ئۆتۆمبیلەی گێنی ئەمانە کۆی ئەکاتەوە ئەم زانیاریە بناغەیەکمانەیەتێ بۆ ئەوی من بزانم لە گەڕێکی ئێوانێ ئەو جادانی دەوروبەر لە ڕۆژێکە لە ڕۆژانی ئاساییە چەند بەپێی ڕووپیوێکی دەستگای ناوەندی ئاماری عێراق ژمارەی ئۆتۆمبیلەکانی عێراق تا سیویەکی 2012 گەیشتۆتە 3,830,187 ئۆتۆمبیل بەوەش هەر هزار کەسێک لە عێراقدا 112 ئۆتۆمبیلیان بەردەکەوێت و هەموو کیلۆمەترێکی 65 ئۆتۆمبیلی بەردەکەوێت ئەم گرفتەش بەشێکە لە گرفتی هەرێمی کوردستان کە ئاخۆ چۆن مامەڵا لەگەڵ ئەو ژمارە زۆرەی ئۆتۆمبیل دەکات لەسەر شەقامەکان بە چ شێوازێک دابشکاری بۆ ئۆتۆمبیلەکانی هەرێم دەکات کە تەنها لە ساڵی 2011ەوە ڕێژەکەی لە 9.4 زیادی کردووە هەروەها لە ڕووی مۆڵەتی شۆفێریشەوە لە ساڵی 2010 بۆ 2012 1,648,287 مۆڵەتی تایبەت دراوە بە هاوڵاتیان هەروەها مۆڵەتی شۆفێری گشتیش لەو دوو ساڵەدا 1,442,680 مۆڵەت بووە بەو مانایە ئەو ژمارانە ئەوەمان پێدەڵێت پێویستە ماستەرپلانی هاتوچۆ جگە لە شارەکان بۆ قەزا و ناحیەکانیش دابدرێت. من خۆم وەکو خۆم ئیشەکەم لەسەر ئەو پرۆژەی ماستەرپلانی کە دانرابوو بۆ هەڵەبجە و پێنجوێن و کەلار پرۆژەیەکی ماستەرپلان دانرابوو لەگەڵ ماستەرپلانەکە ئێستا ئێمە گەر بێت و ئێش و کارە تەواو بکەین و ئەگەر ئەمر باقی بێ هیوادارم ماستەرپلان لەگە بۆ ئەو شارۆچکانەش بکەین لەگەڵ دەربەنی خان خۆم وەکو ڕاوێژکاری ڕێگەوبانی شاری سلێمانی و ڕاوێژکاری پارێزگار لەگەڵ دەربەنی خان قسم کردو ئەویش لەگەڵ لە پرۆسی ئەوەیان کە ماستەرپلانێکی خۆی بۆ بکرێ چکم شارۆچکەکان ئیش و کار لەسەر شارۆچکەکان جایە لەگەڵ شاری سلێمانیە کێشەی گەورەمان هەیە لە شاری سلێمانیا بێ ئەوانە چارە بکرێن هەندێک کێشەشەیە هەندێک کێشەشەیە چکم ئەمانە بەیەکەوە بەندن ئەگەر من کێشەیەکی سلێمانیم چارە کرد هەندێک کێشەش لەوێ چارابێ ڕەنگە مثلەن لە دیسانەوەگەر بڵین لە یەک بۆ دەڕەنگە یەکێک لە کێشەکانی هەڵەبجەش چارە بێگەر هیچ سلێمانی بێ کە پەیوەندی بەوە هەیە چۆنێتە ناو شاری سلێمانی بەس شارۆچکەکانیش هیوادارم ئێمە بتوانین لە هەمان کاتە یاخود بەردەوام بین لەوەی کە بۆ شارۆچکەکانی دەوروبەری شاری سلێمانیش ئامادە بکرێن ئەم پرۆژەیە چەند قۆناغی لە خۆیەگرێ هەموو قۆناغێکە تاوا بێ ئێمە ئەیبینین و ڕازێ بین لەسەری ئەڕوا بە قۆناغی دوای ئەو
قۆناغەکان کە تەواو بوو پلانەکە تەواو بوو ئەبێ بە پلانێکی داڕێژرا و ئەمێنێتەوە جێبەجێکردنەکەی لەوانەیە وەکو بودجێ پێویست پێ وەکو کاریش ئەبێ کاری جدی بۆ بکرێ ئەگەر بێت و ئەو پرۆژەیە بە جێبەجێ بکرێ بەڵێ ئومێدم پێ هەیە کە ناڵێم سا هەفتای کێشەی هاتوچۆ چارەسەرکە. دانانی ماستەرپلانی هاتوچۆ نابێت تەنها ئامانجی کەمکردنەوەی قەرەباڵغی و گرفتەکانی هاتوچۆ بێت لە هەرێم بەگشتی و سلێمانی بە تایبەتی، بەڵکو دەبێت لە خەمی کەمکردنەوەی ئەو قوربانیانشدا بێت کە بە هۆکارەکانی هاتوچۆ گیان لە دەست دەدەن یان زەرمەند دەبن کە بەپێی ئامارەکان لە ساڵی 2010 تا 2011 3734 کەس بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆوە گیانیان لە دەستداوە و 28536 کەسیش بریندار بوون.